دیاری هەڵبەت ئێمە ئێستاکە لە بەردەم وەزارەتی کۆچ و کۆچبەرانی بەلژیکا وەستاوین ئەو باڵەخانەیە دیارە باڵەخانەیە بەردەم وەزارەتی کۆچ و کۆچبەرانە لە برۆکسلی پایتەختی بەلژیکا ئەوەی کە ئێستا بینن ئەو وێنانەی لە پشتەوەی منە دیارە لێرە پەنابەران شەوانە لێرە کۆبنەوە بەپێی ئەو زەرارانی کە لای ئێمە واروە لەگەڵ پەنابەرانە قسەمان کردووە شەوانە زیاتر لە 100 بۆ 200 یاخود 300 پەنابەر شەوان لێرە دەمێننەوە ئەخەون واتە ڕۆژانە یاخود شەوانە گۆڕانکاری بەسەردادێت دیارە هەڵبەت ئەوانەی کە لێرەن جیاوازە عێراقی تێدا سووری تێدا هەڵبەت کوردیشی تێدا بۆ زانیاری زیاتر دەمانێت لەگەڵ خودی پەنابەران قسە بکەین دیارە لێسادا ژمارەیەک پەنابەرمان لێرەیە هەروە ئەمێ ئەم پێش ئاماژە بۆکەم دیارە ڕۆژانە یاخود بە شەو هاوڵاتیانی بەلجیکی وەکو ئەو هاوڵاتێکی ئێستا لە تەنیشمان یەکێک لە هاوڵاتەیەکی بەلجیکا شەوانە دێن خواردن یاخود ئاو یاخود کەلوپەلی پێداویستی پێشکەش بە پەنابەران دەکەن هەڵبەت دەمەوێت سەرەتا لەگەڵ پەنابەرانی کورد قسە بکەم دواتر ئەگەڕێمەوە بۆ لای ئەم هاوڵاتیە بەلجیکا سەرەتا جەنابەت ئەگەر پێمان بڵێیت بێتە ئێرە جەنابەت خەڵکی شوێت من خەڵکی دۆکەم برام بۆمان باس بکەیت ینی ئەو ڕێگای لە کوردستانەوە کە تاوەکو ئێرە هاتووی بۆمان باس کە بارودۆخت چۆن بووە والله بارودۆخم زۆر خراپ بوو ینی حتا گەشتم ئێرە مردیمە ینی هەر لە مردن خلاص بوویمە هاتیمە بۆ یونان کەتیمە ناو ئاو 200 کەسی لەگەڵ من خەندقاوە ینی مردینە ئێمە 20 گەنجی خلاص بووینە ئێمە 10 گەنجی عێراقی و ئەمە 10 گەنجی کوردی خلاص بووینە ئیتر هەمووان مردینە لەو ڕێگایی کە جەناب پێدا هاتیت کوردی زۆر دبینین کوردی زۆری دبینم کوردی زۆری دەبینم زوو کوردی زۆریش دەهێتەوە جەنابەت بۆچی لە کوردستان هاتوویتە دەرەوە ڕوت کردێتە بەلجیکا ئیتر هاتم وەکە دەبێژن چاو لێکردنە کوردستان کارەبانیە ئاڤێنیە مەعاشینە ئێمە گەنج چ بکەین لەوێندەر لێرە بارودۆختان چۆنە ئێستا چەند ڕۆژ دەبێت لێرێت ئەمەەوە هەفت ڕۆژە لێرە بەت هەم بردم من باشترە لێرە بمرم بۆمان باسکە لێرە خواردن چۆنە ئاو چۆنە بێتێ پێشتر بێت خواردن چۆنە برام ئەو خواردنە دەبینی ئەمە بەلچێکی دەینیت نانێکی پێدات یان جلیکیا من دەینیت پێدات وەکە دیش لە بخی بە دەخەوی هەنی ئەو بارانەوە هەموو توش لە تو دەهێتن ئێوە لەکوێ دەخۆن لێرە دەخۆن لەخەو لە بن ئەو دارانە دەخەوین شەوی ئەوە لەمە هات نێرە هەر چادر و ما چادرێکی نەبوو لێرە ئێمە خۆتا چون چادریان کردی ئێمە هاتی نێرە و چادرەمان دروست کرد و خەوتین و بەس هەرمان تار بووین هەر وڵی بێزار بووین چۆن لێرە چۆن نانەخۆن چۆن خۆ دەشۆن چۆن ئەگەر بێتە نسبەی شیشتن نییە لێرە بەس خواردنی ئەو خواردنی بەردەوی خەڵک دەمین و مەدەینن لێرە ژمارەی کورد چۆنە لێرە کوردی زۆری کوردە لێرە 5 کورد پتر لێرە ئێستا ناوەخی بەتەنە ئەی شەوانە لێرە چۆنە چەند خەڵکی چەند کۆ پەنابەری بۆ دێت بۆ ئێرە شەوە هەیە 700 ئینسان لێرە دەخەوی شەوە هەیە 500 لێرە دەخەوی شەوی هەیە 1000 ئینسان لێرە دەخەویتن و هەمووش لە بن ئەو دەڕە دەبینە و عایلە ئەو زارۆکانە وەڵا هەر ئەو خەڵکە بمرید باشترە هەر لە کوردستان بین باشترە برا وەڵی من ئێستا پەشیمان بوویمە ینی ئێستا خێم لێکێمە بخۆم بەڕاستی پامێک تەیە بۆ گەنجانی کوردستان وەڵامی دەبێژمە گەنجەر ئەگە ئێوە لە کوردستان برسیژی بنەوە دایک و باوکی هەتین یعنی ئەگەر بێنە ئێرە برسی بی دایک و باوکت نییە براژی لێرە نابتە لە تۆ نابیتە خوددان کاک ئەحمەد ئەگەر جەنابەت بێت بەڵە دیاری هەڵبەت دەمێت لەگەڵ پەنابەرێکی تر قسە بکەم جەنابەت باسی ڕۆژ و بارودۆخی ئێرەمان بۆ بکەیت والله زۆر زەحمەتە براکەم من ینی نەدامەتم کردو من خەڵکی کەرکووم خۆم ینی زۆر نەدامەتم کردووە و هاتووە بەو باسی بارودۆخەکەمان بکە کە باسی دەکەی کە ناخۆشە ینی چۆنە والله ناخۆشیەکەی چییە زۆر زەحمەتە بۆ ئێمە و ئەو ژیانە ئەستە ینی سێرکەن و ببینن یعنی من خواردنتان چۆنە خواردن هەر ئەو بەلجیکانەمان بۆی هێنن نان و ئاو و جل کۆن و ئەو شتانەمان بۆ هێنن لێرە پێدانی ئیقامە چۆنە والله ئیقامە ئەڵێن شەنسە شتەکە شەنسە یعنی هەموو کەس ئیقامە وەرناگرێت و یعنی ئەبێ ئیسپاداتی بێ ببێت و مشکلەی گەورەی ببێت ئینجا ئیقامە وەرەگرێت هەروە ینی بە بەلاش پێی بۆ ئێرە ئیقامە لجوو تەقدیمکەی ئەو شتانە نییە لەو دەوڵەتانە یعنی من زۆر برادرانم هەیە تەلەفۆن لە تەلەفۆن قساکەن لەگەرمە بە تەمان بێن یعنی والله پێیان ئەڵێم براکەم یعنی مەیەن باشترە بۆتان بۆ والله بۆ یعنی هەر دەوڵەتی خۆت هەر بۆ خۆمان ینی چۆن بڵێم ئەو ژیانەی لەوێ کە هەمانە لێرە ناتوانانی بکەیت ینی کەس و کارت لەوەیە لێرە بە غەریبی لە زەعدا خەوی و ئەو شتان یانێ بینی ینی زۆر زەحمەتە براکەم بڵێم هاوڵاتیانی بەلجیکی چۆن لەگەڵ ئێوە والله بەلجیکانە تەقدیرمانەکەن باشن بڵێم ینی خراپ نین
جنابت چەندە بێت لێرە لە بەلجیکای؟ والله من حفت جمعة هاتم حفت هشت روجة بلين. ڕۆژە لێرە چۆن ئەگوزارێن ینی بۆمان باس بکەیت خەوتنتان چۆنە خەوتن لەژێر ئەو والله لەژێر ئەو دارانە خەوین لە ناو خێما خەوین ئەوانەش بە یارمەتی هێنایان بۆمان ئیتر ئەوەیە. پامت چییە بۆ گەنجانی کوردستان؟ واللهی بە شۆن خۆیان بێنن باشترە لەو عەزیەتەی ئێرە یعنی لەوە زیاتر ناتوان بڵێم یعنی من بتوانم ئەو زەمان ئەو وەختە بگەڕێنم کا دەرچوم لە عێراق وەڵا دەرناچم. زۆر سپاسان دەکەم ئەگەر کوردەکانی تریش بام بکەن بەڵێ دیاری هەڵبەت دەمەوێت لە ئێستادا لەگەڵ هاوڵاتیەکی بەلجیکی قسە بکەم دیارە ئەم شەو هاتووە پێداویستی خۆراک و ئاو پێشکەش بە هاوڵاتیانی یاخود کۆچبەران دەکات ئەمەوێت پرسیاری لێ بکەم کە بۆچی لێرەیە. Why are you here today now? For the same reason I came yesterday, because people need tents, they need blankets, they need food, they need water, and they also need moral support to know that they're not on their own and that there are people living in Brussels who do care about the fact that they're in horrible conditions and that there's a waiting line of 1,000 people every day. It can't go on like this, so civil society has to step up. And what is your message for government and for European Parliament? Our government or European Parliament, because that's two different things. Our national government, the minister in charge of foreign affairs, of refugees, he's saying that he's making the capacity to accommodate refugees bigger now, so he's going to call the army to make tents. But that doesn't change that for over 1 week people are living outside. They don't have sanitary facilities, they can't take a shower, they depend mostly on civil society for food and the Red Cross. So I think we could do a lot more. And I think it's also very important that the Belgians, because we are a lot of us who care about what's happening here, but there are also a lot of people who think that people who are refugees, who are lining up here every day, just come from countries where everything is all right, and they don't understand that they're running away. I think everyone should take at least half an hour to talk with 1 or 2 people here to listen to their stories, and they will quickly understand why people are fleeing their countries. Thank you for joining. Thank you so much. دیاری هەڵبەت وەکو ئەو هاوڵاتی بەلجیکەش ئاماژەی پێکرد دیارە ئەو هەروە زۆرێک لە هاوڵاتیان تری بەلجیکی شەوانە دێن سەردانی ئێراکەن و هاوکاری مادی یاخود خۆراک یاخود ئاو یاخود کەلوپەل یاخود جلوبەرێک پێشکەش بە کۆچبەران دەکەن. هەروە دیارە ئەم هاوڵاتی بەلجیکە ئاماژەی بۆش کرد پێویستە پەرلەمانی ئەوروپا یاخود حکوومەتی بەلجیکە هاوکاری یاخود یارمەتەکانیان بۆ بەرزان ببوورە قسەشەکەیت لە دواتەوە ئۆتۆمبیلی کە لە دواتەوەی بە هەمان شێوە هاوکاری هێنا بۆ پەنابەرەکان؟ بەڵێ دیاری بە تاکید ئەمێ باسی ئەم باردۆخی ئێرە بۆکەم ئەم ئۆتۆمبیلی کە ئەبینێت دیارە هەروە ئەو ئەم دوو هاوڵاتی تریش کە ئەیبێنن لە پشتەوە ئەڕۆن دیارە هاوڵاتی بەلجیکین کەلوپەلیان هێنابوو بۆ کۆچبەران دیارە پێکاتوە لە جلوبەرگ و خۆراک و ئاو ئەمانە هەربەت دەمێ ئاماژەش بۆ کەم دیاری لە پشتەوە یاخود ئەمەی ئێرە پارکێکی گەورەیە لە بەردەم وەزارەتی کۆچ و کۆچبەرانی بەلجیکە زیاتر لە 200-300 خێمەی تێدایە دیارە هاوڵاتیان شەوان لێرە دەمێننەوە دوای ئەوەی کە ڕۆژە بێتەوە دیارە لێرە بە هەمان شێوە ڕیزەگرن داوای مانەوە لە بەلجیکاکەن وەکو باسم کرد لێرە کاژمێر سبەی کاژمێر 8.5 وەزارەتی کۆچ و کۆچبەران دیارە ڕۆژانە لێرە دەرگا یاخود دایرەکە دەکرێتەوە هاوڵاتیان ڕۆژانە لێرە بەردەوام سەردانی ئێرەکەن هاوڵاتێکی تریمان لەگەڵە کوردە کۆچبەرە ئەوێ قسەی بکات جەنابەت پەنابەرێکی کوردیت چەند ڕۆژە باسی باردۆخی ئێرەمان بۆ بکەی سپاس دەکەین.
ام کاتدا باش بخیراتی من وکو علی لامی چالاکوانی کردم و چندین سال لره ما وکو بشی خوام خدمتی پنابران کم او چی لدست ماتوا نم چند روزیشه سپاس لا میدیا کردیا کانا کم اوانه لا باشوره و نیرکان لره سردان ما کردم وکو چالاکوانی لکرد لره لبلژیکا لبروکسل دعوا اکن لسرمایه‌داران لمؤسسات لگیشت بان یارمتی او کردانه بدن وکو تواونا توکانی کلرنا عرب یارمتی عرب دا ترک یارمتی ترک همو حرموان دعوا کم خوانداری لخومان بکن لوزیاتر کل خومان پریشان و پشیمان نبین زور سپاس جناب دانشجوی بلژیکا بله بۆ باس کە لێرە ئەو خواردنانەی یاخود ئەو کوردانەی کە دێنە ئێرە باردۆخیان چۆنە بۆمان باسکەین ئەوە من لە ڕژی یەکەم و لێرە هاتوونە سەردانیانەکەم باردۆخی باش نییە لە باران و لە خواردەمەنی باش نییە سەرمایە ناوزگوانەیشی داوا ئەکەم ئەو کەسانێک لە بروکسلن لە بلژیکان لە دەوروبەرن هەرچی لە دەسەڵاتیان هەیە لە توانیان هەیە جلی گەرم و خواردنی گەرم و ئەو چیشێک لە دەستیان بینێنەرە یارمەتی ئەو پەنابەرە کوردانە و ئەو پەنابەرانە دیکە بکەن کە لێرەنە زۆر سپاس جەنابەت ئەگەر بێت لەوازام لەگەڵ ماڵەوە قساکەیت دیاری لە پشتەوەمان ئاماژەی بۆ کرد کە لەگەڵ ماڵەوەیان یاخود لەگەڵ خێزانەکان ئەوە دیار بوو ئیشارەتی یەکە قسەیەکە بۆیە ئێستا ئەمانویست قسەی لەگەڵ بکەین دیارە ئەڵێن ناتوانین قسە بکەین ئەگەر بێتە ئێرە ئەوە دیارە ڕازی بووە بۆمە باسکەیت ئێستا لەگەڵ کیا قسە دەکرد دیارە بوو ئیشارەت دەدا لە مارە سەلامی لە ماری دەکەمەوە حوتەوە بەڵێ جەناب چەند ڕۆژ دەبێت لێرەیت ئەمن وەڵاوە 5 ڕۆژ لێرەم لەکوێ هاتوویت ئەمن لێر هاتیمە بۆچی هەولێر بەجێهێشتەوە هاتوویتە بەلژیکا ناوەڵی بۆی چی خۆم ئیسلاحاتی لێرە دەکەم بەستەوە لە هەولێر بۆچی هەولێر بەجێهێشت هیچ عیبی نییە هەولێر هیچ عیبی نییە من هاتمێ ئێرە بە خۆم ئیسلاحات ئەوە دێم مادام هیچ عیبی نییە بۆچی بەجێتەوە بۆچی هەولێر جێتەوە وەڵام خۆم حەزی بۆ ئەوروپا هاتمەوە لێرە ڕەوش و بارودۆختان چۆنە لێرە لە بەلژیکا باشە عیبمان نییە ئیسلاحاتی خواردن چۆنە باشە خواردنمان باشە عیبی نییە لە کەممان دانیشتە عیبمان نییە زۆر سپاس بۆ جەنابەت دیاری ئەگەر ڕێگەم پێ بدەیت هەڵبەت ئەمێ وێنەکان بگوازمەوە بۆ ئێوە بۆ بینەرانی NRT کە چییە گوزارێت من دیارە دێمە پشتەوەی کامێرەکە هەوڵەدەم زۆرترین وێنەتان بۆ بگوازمەوە بەڵێ بەڕێزان ئەو وێنانەی کە ئێستا ڕاستەوخۆ دەیبینن یەکێکە لە شەقامەکانی بەلژیکا لە بەردەم وەزارەتی کۆچ و کۆچبەرانی بەلژیکا ئەوە شوێنی مانەوەی ئەو پەنابەرانن کە ڕویان لە وڵاتی بەلژیکا کردو لە برۆکسل کردو بۆ وەرگرتنی مافی پەنابەرێتی لە ئەوروپا وەک بەشێک لەو پەنابەرانە ئاماژیان پێکرد کە بە جۆر لە جۆرەکان گوزەرانیان ناخۆشە ئەوە شوێنی نووسن و مانەوە و تەنانەت خۆشتنیان نییە و ئاماژیان بۆ کرد تا ئێستا بە جۆرە لە جۆرەکان هیچ وەڵامیشان وەرنەگرتووە و بار و گوزەرانیان خراپە و هەندێکیشان ئاماژیان بۆ کە لە ئێستادا پەشیمانن لەوەی کە سەفەریان کردو و ڕۆشتون بۆ ئەو وڵاتە.